من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێ بێت، خێرخوازان و بینەرانی لە تڵاشیرین. شاد و کامەرانین بۆ خزمەتکردنی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەخشین. ئەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست و دڵسۆزی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان. سات لە دوای سات نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشی و دژواری کاتێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکات، هەژار و نەدار زیاد دەکات، منداڵی بێباوک زیاد دەبێ و بەهۆی شەڕ و کوشتار و نەهامەتیەکان کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. بۆیە سات لە دوای سات کاری ئێمە قورستر ئەبێ و بەخشندەی ئێوە بێ زیاتر بێت بۆ ئەوەی هەژاران و نەداران بەردەوام لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی ژیان بەردەوام نەبن. بۆی هەمومان ببین بە فریاد ڕەسیان و هەر جارە و لە شارێک، هەر جارە و لە لادەیەک، هەر جارە و لە سنوورێک بتوانین دەستمان بە هەژاران و نەداران و منداڵانی بێباوکەوە بێت بۆ ئەوەی فرمێسکەکانیان کەم بکەینەوە و دژواری ژیان و ناڕەحەتی و ناخۆشەکانیان لەسەر لابەرین. بەخشین لە ئەڵقەی ئەم جارەیدا سەردانی دەڤەری پێنجوێنی کردووە. لەوێ هەبینە میوانی ماڵێکی بێباوک، ماڵێکی بێخانەولادە بۆ ئەوی بتوانین بە هەمومان هاوکاری و کۆمەچیان ئاڕەسە بکەین و گوێیان بۆ بگرین لە نەهامەتی و ناخۆشی و ناسۆرەکانی ژیان ڕزگاریان بکەین. ئەمانەوێ لە پێنجوێنەوە لەگەڵمان بن چەند ساتێک لە خزمەتی ماڵێکی بێباوک بۆ ئەوی بە هەمومان ئاسوودەیان بکەین و گرفت و ناڕەحەتی و ناخۆشیەکانیان کەم بکەینەوە. چەند ساتێک لەگەڵمانە. بەخێر بێن سەر چاومان، لەخوا بەخێر بن. من ناوم ئامینە عەبدوڵڵا حەسەنە، خاوەنی ئەو سێ مناڵاتی وەم کە لە پێنجێن دانیشین دا لە خێرخوازانەکەین یارمەتیەکمان بن. شوێنێکنی لێی دانیشین، دنیا ساردی کردووە بە هاوڕێ و برا و کەس و کارمان خانێکیان بۆ کردوین. خانوەکە ئیسا هەیکەلە بۆمان تەواو نابێت. زۆر زەختم لەوان کرد بە براکانم بە تایبەتی زۆر ئەرکیان لەسەر بووە، بۆمان تەواو ناکرێ. داواتان لێ یەکەین یارمەتیمان بن. خۆم نەخۆشم، پیاوەکەم نەخۆش بوو، 8 ساڵ بوو، 7 ساڵ لەسەر جێگا بوو. ئەم موفەسەلەیان بۆ دەرهێنا، تر سەرکەوتوو نەبوو. زۆر کەسی بوو. تر خوای گەورە
لێ سندینەوە ئەویشی لێ سندینەوە ئیسەم سێ مناڵەمەیە کەس نییە کەس و کارم هەمووی ئەم قەیرانە هەمومانی دوا قستووە لە ژیان بەڕاستی هەموویان زۆر ڕەنجیان لەگەڵامانە خانۆکەیان بۆ کردین سەقفیان کردوەی سا ئەوەی ماوە تر پێداویستی ناو ماڵ هەر شتێ بێ بۆمان تەواوکەن هیچمان نییە هیچ یعنی ئەم سێ مناڵە هەرسێکی تەلەبەن پێداویستیان ئەوێت خۆم قەینا بەس ئەمان زیاتر بەڕاستی پێویستمان بە یارمەتی خێرخوازانێ بەڕاستی زۆر یارمەتیمان بن زۆر داوای یارمەتیتان لێەکەین خوای گەورە هەزارەها ئەو نەپاداشتان باتەوە خوای گەورە لێتان وەرگێ بە ملیێنەها پاداشت بۆتان خوای گەورە یارمەتی هەموو لایەکمان بات تا ئەوەکە لە ژیاندا مابوو هەرەوە دەستان کورد و هەر هەژار بوون هەر نەخۆش بوو هەر لە جێگە هەر سەر قەرێڵەکەوت بوو خەڵکیش یارمەتیان بەڵام وانە بوو خۆشی وەستا بوو ئیشی ئەکرد لەسەر کورسێ دامان نابوو وەستای سەلاجە بوو مۆمانەینا پێش مەبلاغەکان ئاحتیاج دەبن زۆر نەخۆش بوو زۆر بەسەر نێش ئاحتیاج بین بەس عیلاجی کوشتینی پارەی عیلاجی هەموو شتێکی لە دەست کردینەوە پارەی عیلاجی ئەو تر بەرەبەرە هەتا بێ تاوامان لێ هاو ئێستا ئیتر دا لە خێرخوازانەکەین کە یارمەتیمان بن خۆم نەخۆشم سێ دەقە یعنی بۆ نوێژەکەم باوەڕەکەی 2 ساڵە بە پیۆ نوێژ ناکەم ئەسڵەن تا ئیسا بەدانیشتنەوەم کرد ساڵێک 6 مانگە بێ لەسەر کورسیەکەم ناتوانم لەبەر ئەژنۆکانیشم دانومە سوش دەکە بەرم لەسەر کورسی نوێژ ئەەکەم یعنی 3 دەقە و نیوێک ناتوانم ڕاست بە پێوە بۆسم هەتا ئەلحەمدولیلا کە ئەخوێنم ئیتر هیچ دەسەڵاتێکم نەماوە ئیتر وەڵا ژیانمان هەر نییە چش لە خۆم بۆ مناڵەکانم دای هاوکاریەکەم لە خێرخوازان وا بە ملیۆنەها زیاتر پاداشتیان باتەوە ئێمە بۆ 2 مانگ هاتینە ئێرە تر بەبێ هیچ پێیان ناوین بەبێ کرێیە بەبێ شتێ وتیانە بۆ ئەو مناڵانە ماڵیان ئاوا بێ و دەستی ئێوەش خۆش بێت ئێرە ئەگەر هەر خانووی خۆش و بێ ئەگەر یعنی کەسێک نەبێ یارمەتیەک و با کەسێک نەبێ ئەلاگەیەک و ببێنێتە ژوورۆ کەسێک نەبێ کاسبێک و بۆ بکە یعنی هەر چوویتە پاییزەوە ژیان ئەوەی کە 2 کەسیشەیە کاسبی بووەکە هەر ژیانی ناڕەحەتە بێ ئیساوانەی کە کەسیش نییە بەرەو زستانە چین زستانی ئێرە وەکو زستانی زۆر شوێن نییە باوەڕەکەی هی ئێرەوە جارە چل شەو بەستەڵەکی هەیە هەر لە ژیان بێزارەوەشی کە 2-3 کاسبکاری هەیە دەیسە ئێمە ئێتە بەڕاستی ناڕەحەتین نازانین چۆن خانۆکەمان بۆ تەواوە بێت و چی بکەین هەتاوەکوونێ لەم خانۆش بایترە بێ دەرچین ئیتر داوا لە خێرخوازانەکەین خوای گەورە یارمەتیان بیە خێر هەیە خەڵکی فەقیر زۆرە خەڵک هەیە زۆر پێویستی بە یارمەتی هەیە ئەوانش خوای گەورە ئیشەڵڵا بە هەزارەها قات خوای گەورە تۆڵەیان بۆوە کاتەوە خوای گەورە بە فیردەوسەکەی خۆی پاداشتیان باتەوە داوای یارمەتیان لێکەین بۆ ئەم مناڵانە بۆ خۆم زۆر پێویستم زیاتر لە هەموو شێ بە دکتۆر زۆرترەوە تا چەند مناڵەکانت وەکو مناڵی ئاسایی ژان بەسەر دەبن تا چەند داواکاریان جێبەجێەکەی وەڵام بڵێم چی ئیتر ئەگەر هەبێ قەت دەزنانم لە ڕوویانەوە بەڵام ئەگەر نەش بێ ئەڵێم ئارام بن کوڕم ئارام من بەشکم ئیشەڵڵا خوای گەورە لە شوێنێکەوە لە شوێن لە لایەکەوە کورە چاوی لێمانە بەخوا خوای گەورە زۆر چاوی لێمانە ئاگام لێتی لە هەر لایەکەوە پێویستیم بە 1000 دینار بوو بێ بۆ بەیانەکەی 2000 بۆ ناردوم ئاگام لێتی ئاگای لێمانە بەڵام ئیتر بە تەواوەتی
شتەکانم بۆ کۆنتترۆل ناکرێت هیچ کۆنتترۆل نابنەوە بووم هەرچەنە یعنی پەلامارەیەم داهانیشم قساکەم تۆزێک بێتاقەتم ئەچمە دەرگا ئێمە دوو قسەی تریان بۆکەم هەر زیاتر بۆم کۆنتترۆل نابێت و ئەمان ئیتر دایە ئەومانەوێت دایە ئەومانەوێت دیدایگیان پەلەمەکە دایگیان بەلەمەکە بەڵێ ئەرەوەڵا هەرسێکیان ئەمە بچووکەکەم دەرچۆ بۆ دوو ئەمە ئیشەڵا بە ئیزنی خوای گەورە دەرچۆ بۆ حەوت و ئەمەشیانم دەرچۆ بۆ هەشت. ئێستا ئەو خەم و خەفەت و ناڕەحەتە گەورەی ئێوە چییە زیاتر ڕووی تێکردو چ شتێ زۆر بێتاقەتی کردو؟ وەڵای ئەمە گەریشەڵا ئەو خانۆمان بۆ تەواو ببێت ئیتر کەمێ چونکی ژوورە میوانەکەم کردووە بە دوکانەکە ئیتر شتێکی تیادانم بۆ پێداویستی خۆم و مناڵەکانم ئەگەر ئیشەڵا بۆم تەواو کرێت و بە خێری موسڵمانان و بە خێرخوازان و بە هیمەتی موسڵمانان. سپاسی بەرنامە بەخشینەکەم لەوەرەوە داوا لە خوازانەکەم هیکلێکمان کردووە بۆمان تاوا ناکرێت هیوادارم یارمەتیمان بن ئێمە سێ خوشکین مەسرفی خۆمان بۆ ناکرێت هەرسێکمان تەلەبەین و ناتوانین مەسرفی خۆمانکەین واروەها باوکمان نەماوە هیوادارم ئێوەش یارمەتیمان بن بە خێرخوازان و خوا گەورە لێتان قوبوڵ بکە. ئەشاو کەلوپەری ناوماڵ وەکو ماڵی ئاساییوان شتی جوان و شتی مۆدرن و ئەوەتان هەیە یان جیاواز لە خەڵکی تر ئەژین؟ نەوە ئەیسە شتمان هەیە بەس ئیسا بڵێن خۆمان سەلاجێکمان هەبوو ئەم سەلاجە قاوەییان بۆ هێناین هیچ نەبوو خواردنەکانی تێکەین ئەم خانووە خۆتەزانی دارە دەمێکەشە چۆڵ بووە ئیتر ئەو مشک و ئەو شتانەی هەیە شتەکان مەمووی خراپە بوون ئەو ماڵی دراو سێمانەت متیان وەرنەمە خۆی ژ ناکا لە بری دۆڵاب بێن بەکاری بێنن ئەو دوو سیستەمامانەیە و سێ سیستەمیم سێ مناڵە ماڵێک لە پێنجوێن تیان ئێمە گۆڕیومانە ئەوە بەرن بۆ مناڵەکانی خۆت ئیتر بەخوا یانی شتێکی وا شک نامەم ئەتوانن ببینن و سەیری بکەن و بە خێراتنی کەناڵی بەخشینەکەین کە هاتوون بۆ گوندی ڕەوگان بۆ یارمەتی ئەم خوشکە بەڕێزە بەخێربێن سە چاومان ئەم ماڵەوازیان زۆر خراپە و هیچیشیان نییە کەلاوێکیان هەیە بۆیان تاو نابێ داوای لە خێرخوازانەکەن یارمەتیان بن و ئەو کەلاوان بۆ تاو بکەن ئەمجا خۆشتەنوازی ماڵیان ببینین زۆر داماوان بەخوا هیچیان نییە سێ هەتیوی هەیە سەری وازی ماڵەکەیشان کەن وەڵی ناڕەحەتە سێری کە گەر بێت لاروی نەخەیت دوو ڕۆژی تر پڕە بێ لاو ماڵەکان ئەرە وەڵاوە زیێرە چکاوخانەوە گڵە ئەمجا هەمووشی ڕزیوە دارە جنابتانکە یارمەتی بن و داوای لە خەڵکی خێرخواز دەکەن کە یارمەتیان ماڵە بە نجاتی بێ لەم تەنانەیە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 1950 723 25 55 زۆر بەخێر بێن و سەرکەوتوو بن ئیشەڵڵا و خوا یارمەتیتان بە یارمەتی خەڵک و فەقیر و هەژارێن کاکە گیان و ئەمی ژاتۆتە ئێرە پەنای بەیەمە هێناوە خێت کە سوکاری خۆی لێرایە بەڵام کە سوکاری خۆشی هەر فریا خۆیەکەوێ خۆ دەزانی جاوا من جارێ یامێ دوو جارامێ فریای ناکەوێ بە کەڵکی نایە هترێژ یارمەتی بەنی شەڵامە خانی خەڵکەتیایەتی و هایکلێکی کرۆتەوە گەر بە یارمەتی خوا و ئێوە ئیشەڵا بۆی تەواوکەن و خوا یارمەتی هەموو لایەکتان با ئیشەڵا و زۆر خێرتان هەگا بەخوا ئیتر هاتۆتە ئێرە فەقیرە خۆش و برای هەیە بەڵام بەوچی
ئەیتر ئەم سێ کچەی هەیە و کەسێکی وانە یارمەتی دەری بێت و کوڕێکی نییە بڵێ بچێ کرێکاری بۆ بکاو ئیشی بۆ بکاو خانۆکە دارە و ئەوژی خەڵکەیاوێتێ و بەخوا بە یارمەتی یاویانە دێ ئاو ماڵی خۆمان ئیتر هەرەوەیە بەخوا هەیکە لە کار چۆن ئەوێ بە یارمەتی تۆ و من و ئەو کردوێتیەوە بەڵام ئیتر ئیسێ بۆی تەواو ناکرێ ئێستا من ئەمە هاتوۆتە ئێرانە بۆ من زۆر ناخۆشە سەیری مناڵەکانی بکەم هیچی نەبێ و سەیری مناڵەکانی بکەم من خانۆکەم خۆش بێ ئەو خۆش نەبێ و نەفسیەت زۆر پێ و ناخۆشە زۆر ئێستا ئێمە هەتا لە پێنجۆن بۆی دوورترێک بوو لێمان وەڵا زۆر وا چاومان تێوەی نەبوو بەڵام ئێستا کە هاتوۆتە دراوسەیەتیمانەوە هەچەند ئاو ماڵین هەچەند خزمین بەڵام خۆ منیش ناتوانم بچم بڵێم وەڵا ئامینێ گیان توانم ماڵەکە بۆ چاکەم ناتوانم بەڵام ئەتوانم خەفەتی پێوە خۆم بەخشین نەوەی بێکەسان بەخێراتنتانەکەم کاکە گیان بە خێروێنیا خوا دەستان خۆش بێ یارمەتی فەقیر و هەژارەیەن ئەم ئافرەتەش ئەم سێهەتیوەی هەیە هیچ شتێکی نییە ئەو هەیکەلەی بۆ کراوە یارمەتیاناوە ئێمە سپاسدانەکەین داوا لە خێرخواز دەکەین داوا لەوانە ئەەکەین کە دەسەڵاتیان هەیە یارمەتی ئەم ماڵە فەقیرە بن بە پشتیوانی خوای گەورە و پشتیوانی ئێوە ئەگەر کە فەقیر و هەژار خەڵک یارمەتی نیا و دەوڵەمەند یارمەتی نیا هیچ شتێکی بۆ ناکرێ هیچی نییە ئەم سێهەتیوەی هەیە ماڵی خەڵکەواتیایە خوشکی پیاوەکەمە پیاوەکەشم دەسەڵاتی نییە یارمەتی بات ئیتر ئێوەش بە یارمەتی خوای گەورە داوا لە خێرخواز دەکەین و داوانە لەوانە ئەەکەین کە ئەچن بۆ ئەمرۆ ئەم لاولا ئەکەن ئەمدەوا لە پاڵیانە بە یارمەتی خوای گەورە یارمەتی بن هیچیان نییە فەقیرە ژنەکە خۆی ئەوەتانێ بەخوا فەقراتێتی ناتوانێت هیچ شتێ بکە ئەو سێکچەی هەیە ئیتر ئەوەش بۆی کراوە بە یارمەتی خەڵک بۆی کراوە بە یارمەتی کەس و کار کە یارمەتیانەوە ئەویانە بۆ کراوە ئێستا دەسەڵاتیان نییە بۆی تەواوکەن بە یارمەتی خوای گەورە ئیشەڵڵا یارمەتی بن و ئەو هەیکەلەی بۆ تەواوکەن داوا لە خێرخواز و دەوڵەمەندەکانەکەین کە ئیشەڵڵا یارمەتی بن بە پشتیوانی خوای گەورە وەڵا زۆر زۆر ناخۆشە کە کەسێ فەقیر بێ و کەسێ دەسەڵاتی نەبێ و پیاوێ نەبێت دەرگاو لێ بکاتەوە بێتەوە یارمەتی بێنە بۆ مناڵەکان شتێک بێنە بۆ مناڵەکان ئێمە پیاویشمان هەیە و ئەچێتە دەرەوە کاسپیشمان بۆ ئەکان ناژین ئەیسا ئەگەر یەکێکی ئاوە پیاوێ نەبێ بێتەوە کوڕێ نەبێ بێتەوە کەسێ نەبێ بە یارمەتی بە ئەگەر خەڵکێکی دەوڵەمەند و کەسێکی خێرخواز یارمەتی نەیە چۆن بژی ناژی ئێستا من خۆم هەوڵم گوایەوە لەناو کەسوکاری خۆمە کە پیانە ڕابینم وتمە یارمەتی بن ئەگە ئەتانەوێ خێرکەن و یارمەتی فەقیر و هەژار بن یارمەتی ئەم ئافرەتە بن خێرتانەگە کە کەسێک نەبێ ئیشێک بۆ کا خۆ من پیاویشم هەیە بەخوا یەتۆ کاسپیشمان بۆ ئەوکا بێەوەی بێ شەو ڕۆ شەویێتەوە هێشتا ناژیم ئیتر بێ کەسێکی ئەوە چۆن بژی ئەگەر هیچ یارمەتی با ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە داوا لە خێرخوازەکەم داوا لەو کەسانە ئەەکەم کە یارمەتی خەڵگەن و یارمەتی فەقیر و هەژارێن یارمەتی ئەم ئافرەتەش بن بە پشتیوانی خوای گەورە ئەمە ئەو خانووەیە کە بە دەستی خزم و کەسوکار بۆی تەواو کردوین براکانم ئیتر تا ئەمیا هاتووە داوا لە خێرخوازانەکەین کە دەستی هاوکاریمان بۆ درێژکن بە هەر لەنکێ خورما بە هەر یارمەتیە بە بەلۆعەیە بە هەر شتێ بێ خوای گەورە هەزارەها پاداشتیان باتەوە و یارمەتیمان بن با مناڵەکانم بێنمەناو ئەم خانووەوە ئەمەی کە لەوە کە تا ئێستایتر وەستاوە دەمێکێ 2 مانگە وەستاوە زیاتر ئیتر زستانە و ساردە و لەوێ ناتوانین بژین یارمەتیمان بن خوای گەورە یارمەتیتان با و پاداشتان باتەوە بە فیردەوسە جوانەکەی خۆی بە خێراتنتانەکەین
وەڵا داوا لە خێرخوازانەکەین، داوا لەو کەسانەیەکەین کە وەکو ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە لەم تەنگانەیە ڕزگار بکات و ئێمە بەرەو خۆشیەک بمان بن، تۆزێ یارمەتیمان بن، هەرکەس بە گوێرەی توانای خۆی، هەرکەس بە گوێرەی دەستی خۆی یارمەتیمان بن و هەر کەسێ بە خۆی ڕابینێ لە هەر چەنەوە ئەبێت کە لە دەستیایەتی بۆمان بنێرێ و زۆر مەمنونیانە بین و دەستخۆشیان لێ بکەین و خوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. خێرخوازان و بینەرانی بەڕێز، ئەو هەیکەلەی ئەیبینن سێ منداڵی کچی بێباوکی بێناز چاوەڕوانی ئەوە ئەکەن لە ڕێگەی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە. ئەم هەیکەلیان بۆ تەواوکەن و ئەم بلۆکە کەوتوانە بخرێنە سەریەک و بۆیان ڕێخەن و ئیتر بچنە خانووی خۆیان و بۆ ئەوە هیچ نەبێت بەشێک لە مەینەتی و ناخۆشی و ناسۆرەکانی ژیانیان کەم بێتەوە. ئەوەی لەسەر ئێمە لە بەخشینەوە شار بە شار و دێ بەدەی ئەم هەرێمی کوردستانە بگەڕێن و دڵنیاتان بکەینەوەکەوە هەژار و نەدارەکان مستحقن بۆ ئەوەی ئێوەی خێرخواز و بەخشندا لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانتانەوە دڵیان خۆش بکەن و هاوکاریەکانتان بچێتە شوێنی خۆیان. بۆیە ئەم جارش لە شاری پێنجوێنەوە ئەم ماڵە بێباوک و بێناز و بێخانە و لانەمان بێ ئێوە ناسان بۆ ئەوی هەرێکەتان چەند لە تواناتانە هەیە ببەخشن و لە ڕێگەی بەخشینەوە بتوانین وەکو ماڵەکانی تر لانەیەکیان بۆ دروستکەین و لە ناڕەحەتی و ناخۆشی و کرێچێتی و بێخانووی ڕزگاریان بکەین و تۆزێک ئەوانیش وەکو ماڵەکانی تر پشوێک بدەن و دڵیان خۆش بێت. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستی بۆ ئەوی ئەم هەیکەلە بۆ ئەم سێ منداڵە بێباوکە تەواو بکەین و نەهامەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە. تا بەرنامەیەک تر پێتان شاد دەبینەوە. بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.